تا ئێستا داهاتی مانگی یەکی سلێمانی نەگەڕاوەتەوە وەزارەتی دارایی. لە دوو وەزارەتی حکوومەتی هەرێم ژمارەیەک پۆست زیاد دەکرێن و کەسانی پارتی لەو پۆستانەدا دەست بەکار بوون. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کڕین و فرۆشتن بە جۆرێک لە شوقە و خان و ئاگادار دەکرێنەوە. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئەوەی هەیە لە هەرێم دوو ئیدارەیی دەرچووە و بێ ئیدارەیە دەژڵێت ئەگەر بڕیار بێت هەر کەسە و لە داهاتی خۆی موچە بدات ئیتر حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێممان بۆچییە؟ ئاشکراشی کردووە تا ئێستا داهاتی مانگی یەکی سلێمانی نەگەڕاوەتەوە وەزارەتی دارایی. عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت لە دوو ئیدارەییەوە بۆتە بێ ئیدارەیی و لە سلێمانی ئاسایش موچەی پێنەدراوە، بەڵام لە شارەکانی هەولێر و دوهۆک موچە دابەشکراوە. ئەو پەرلەمانتارە ئەوەش دەخاتە ڕوو ئەگەر هەر لایەنە و لە داهاتی خۆی موچە بدات ئیتر حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێممان بۆچییە؟ تا ئێستا 1 دینار لە داهاتی نەوخۆی سلێمانی بۆ مانگی یەک نەگەڕاوەتەوە. پێشتری شارپرێز لە هەواڵێکدا ئاماژەی بەوە کردبوو دەستگای ئاسایشی هەرێم موچەکانیان وەرنەگرتووە لە کاتێکدا ئەنجومەنی ئاسایش 4 ڕۆژ بەر لە ئەمڕۆ موچەیان پێدراوە. دوێنێ لە چوارچەوەی گۆڕانکاری ئیداریەکان لە ناو وەزارەت و دام و دەستگا حکوومیەکاندا وەزارەتی کارەبا ژمارەیەک گۆڕانکاری ئەنجامدا و چەند بەڕێوەبەر و بەرپرسێکی نوێ دەست بەکار بوون، بەڵام هەموو ئەوانەی دەست بەکار بوون سەر بە پارتی دیموکراتی کوردستان و شارپرێزیش ئەوەی زانیوە لە ئێستادا زۆرینەی بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکاری ناو وەزارەتەکان سەر بە پارتین. لە هەردوو وەزارەتی کارەبا و وەزارەتی ناوخۆی هەرێم 6 بەرپرسی نوێ دەست بەکار بوون کە سەرجەمیان سەر بە پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لەوانەش لە شوێنەکانی پێشوویان هەر کەسانی سەر بە پارتی دانراونەتەوە. بەپی بە دووەدەچوونێکی شارپرێس لە دیوانی وەزارەتی کارەبا 4 بەرپرسی نوێ دوێنێ دەست بەکار بوون کە هەر چواریان پارتین و بە هەمان شێوە کەسانی پارتی لە شوێنەکانی پێشووی ئەو بەرپرسانە دانراونەتەوە. ئەگەرچی پێشتر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە دیوانی وەزارەتەکانیان بەڕێوە دەبن، بەڵام لە ئێستادا زۆرینەی بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکاری ناو وەزارەتەکان سەر بە پارتین. بەتەنها لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پارتی 3 کەسی وەک ڕاوێژکاری وەزیری ناوخۆ و کارەبا زیاد کردووە، ئەمەش بۆ ڕازیکردنی ئەوانەی کە لە بەشێک لە پۆستەکان لا دەبرێن. دەستی وەبەرهێنانی هەرێمی کوردستان داوە لە هاوڵاتیان و مامەڵەکەرانی خانوبەرە دەکات خۆیان بە دوور بگرن لە کڕین و فرۆشتنی ئەو یەکە نیشتە جێبوانەی تا ئێستا مۆڵەتیان لە دەستەی وەبەرهێنان وەرنەگرتووە. دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە ڕاگەندراوێکدا ئەمڕۆ بڵاوی کردەوە داوە لە هاوڵاتیان و مامەڵەکەرانی خانوبەرە دەکەین خۆیان بە دوور بگرن لە کڕین و فرۆشتنی ئەو یەکە نیشتە جێبوانەی تا ئێستا مۆڵەتیان لە دەستەی وەبەرهێنان وەرنەگرتووە و یاخود مامەڵەی پرۆژەکانیان لە قۆناغی ڕایکردندان. ئەمەژە بۆش کراوە پێویستە هاوڵاتیان پێش کڕینی یەکەکان سەردانی فەرمانگەکانی وەبەرهێنان لە شار و ئیدارە سەربەخۆکان بکەن بە مەبەستی دڵنیابوون بە پێچەوانەوە دەستەی وەبەرهێنان لێی بەرپرس نییە. باڤڵ تاڵەبانی لە پەیامێکدا بە بۆنەی ساڵڕۆژی مرافعەکەی جەلال تاڵەبانی سەرۆکی کۆچکردووی عێراق پەیامێکی لەبارەی کوردستانی بوونی کەرکووکەوە بڵاو کردووەتەوە و جەقت دەکاتەوە کەرکووک و کەرکووکیەکان وەک وتومانە هێڵی سوورە و سازش لە یەک بستی خاکی خۆمان ناکەین کە بە خوێن کوردستانی بوونمان دووپات کردەوە. قوبا تاڵەبانیش دەڵێت کەرکووک لە دیدی سەرۆک مام جەلال ویکەتیدا مەسەلەیەکی گرنگی استراتیژیە و سازشی لەسەر ناکرێت. ئێمەش هەمان ڕوئیامان هەیە. باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکەتی لە پەیامێکدا لە فەیسبووکی خۆی نووسیوەتی 18 ساڵ لەمەوبەر سەرۆک مام جەلال یەکەمین بەردی بناغەی خەباتی یاسایی دەستوری و مێژووی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە دابرنراوەکانی لە مێژووی عێراقی نوێی پڕ لە ململانێ و کێشمەکێشی سیاسی داناو بە پشتبەستن بە بەڵگە و نەخشەی مێژووی کوردستانی بوونی کەرکووکی سەلمان. تاڵەبانی لەبارەی کەرکووکەوە دەڵێت کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمەش بەشێکی دانەبراوە لە خەباتی بەردەواممان و خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی کەرکووک دەزانین. چۆن باوکو و باپیرانمان جێیان نەهێشت و قوربانیان بۆ داوا ئێمەش جێناهێڵین و پارێزگاری لە کوردبوونمان و پێکەوە ژیانی هەموونەتەوە و پێکاتە و ئاینزاکان دەکەین. لە لایەکی دیکەشەوە قوبا تاڵەبانی لە پەیامێکدا نووسیوێتی کەرکووک لە دیدی سەرۆک مام جەلال و یەکێتی مەسەلەیەکی گرنگی استراتیژیە و سازشی لەسەر ناکرێت. ئێمەش هەمان ڕوئیامان هەیە و
دەبێت لەو چوارچێوێژدا بە پلانێکی نیشتیمانیەوە و دوور لە مزایەدەکاری بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ئاڵۆزی ئێستای کەرکووک ناوچە جنەگۆکەکان کاری بۆ بکرێت. پەیامەکەی باڤڵ تاڵەبانی لە کاتێکدایە لە میدیا ناوخۆی و جیهانیەکاندا هەواڵێک بڵاو بۆتەوە گوایە یەکێتی لە بەرامبەر پۆستی سەرۆکۆمار دەستبەرداری پارێزگاری کەرکووک دەبێت بۆ پارتی دیموکراتی کوردستان. لە بەرامبەر دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ کاندیدانی پۆستی سەرۆکۆماری عێراق پەرلەمانتارێک لە دادگای فیدراڵی سکاڵای تۆمار کرد. باسم خەشان ئەندامی پەرلەمانی عێراق ئەمڕۆ لە دادگای باڵای فیدراڵی سکاڵای تۆمار کرد لە دژی بڕیاریکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراقەوە بۆ کاندیدانی پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق. چاوەکان چەند لەسەر پەرلەمانی عێراقە هێندەش لەسەر دادگای فیدراڵیە بەهۆی کاریگەری دوو بڕیاری دادگاکە لە ڕابردوو بڕیاری یەکەم کە ڕایگەاند پێویستە دوو لەسەر سێی ئەندامان لە کاتی دەستپێکی کۆبوونەوەی پەرلەمان بۆ سەرۆکایەتی کۆمار ئامادە بن و بڕیاری دووەمیش ڕاگررتنی کاندیدبوونی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق تا دادگا سکاڵاکانی سەری یەکلایی دەکاتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.